یەکەمین فیستیڤاڵی کشتوکاڵیە لە ئیدارەی سۆران. تیایدا جۆتیارانی ناوچەکە بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن بۆ هاوڵاتیان، هەر لەوێش بە کڕیارانی دەفرۆشنەوە. سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە دەڵێت ئامانجمان ئەوەیە خزمەت بە کەرتی کشتوکاڵ بکرێت لەلایەن یەکە ئیداریەکانەوە و گرفتەکانی بەردەمکەرتی کشتوکاڵ لە ناوچەکە بزانن. فیستیڤالەکەش بەڕاستی ئامانجن لەم فیستیڤالە خزمەتکردنی کەرتی کشتوکاڵە، ناساندنی جوتیارە بە یەکە ئیداریەکان تا لە نزیکەوە مەعاناتی کەرتی کشتوکاڵ بزانن. هەروەها ئەمانەوێ لەم فیستیڤالە یەکەم هەنگاو بیتن تا پەرە بە کەرتی کشتوکاڵ بدرێ یان پلانی بۆ دامدرێکەوە کەرتی کشتوکاڵ گرنگی وەکو پێویست پێ نادرێت. جوتیارانی بەشدار لە فیستیڤاڵەکە دەڵێن حکوومەت هاوکاریان نییە لە ڕووی کەرتی کشتوکاڵی و هەرچی کردویانە بەڕەنج و شانی خۆیان بووە. دەشڵێن ئەگەر حکوومەت پاڵپشتیمان بکات پێویستیمان بە بەرهەمی دەرەوە نابێت. نەخۆشی تووشی چەندەها نەخۆشی دەبێت، یەکێک لەم نەخۆشیانە نەخۆشی یازدەقیقی. هەمووی شتەکان لەسەر ئەرچی خۆمانە، نە لە ڕووی دەرمانی عەشەڕی، نە لە ڕووی کەلوپەر و ئەمریکانی کشتوکاڵ هیچ هاوکاریمان ناکەن، هەمومان لەسەر حسابی خۆمانە. بەداخەوە ڕێگاوبانیشمان زۆر خراپن، بەڕاستی ڕێگای ناوڕێزەکانمان زۆر خراپە. ئێستاوە ترەی ماویلیان بەناوبانگە، لە هەر شوێنەشی دەڵێ ترەی ماویلیان خەڵک یان یەکسەر دەیکڕی و بەناوبانگە، بەس بەداخەوە پژوێ خراوە. ئێمە بە چەندین بەرهەم بەشداریمان کردووە کە بەرهەمەکان لە نێوان 30 تا 40 جۆر بەرهەم دەبن، وەکو هەنار و هەنجیر و سماق و برنج و خۆماڵی و ئیدی بەرهەمەکان لێرە عەرزمان کردوون تقریبان لە نێوان 30 تا 40 جۆر بەرهەم دەبن. زۆر گرنگە ڕاستی گرنگی بە جوتیاران بدرێ، یارمەتیان بدرێ، ئۆفەریان بدرێتە تاوەکو خزمەتی زیاتر بکەن. زۆر گرنگە ئەحتیمام بەرهەمی ناوخۆی بکرێت، هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی سەرپەرشتیکردنی و بەخێوکردنیان. ئێمە خۆمان ئەزانی چۆنیان بەخێوەکەین و خەڵکەکەش لەوەی زیاتر دڵنیا ئەبیت ئەگەر گۆشتەکە خۆماڵی بی و بەرهەمەکە خۆماڵی بیت و لە ڕووی تەندروستیەوە زۆر ئیسیفادە لێ ئەەکەین. نەوەڵا هیچ هاوکاری نەکراینە خۆی ئەگەر ئێستا ئەمە هاوکاری بکرێن دامن بکرێت، بەڕاستی ئەگەر 100 کیلۆ هەنجوونی بەرهەم بینی ئەمە ئەیکەینە 200 کیلۆ ئەگەر هاوکارین بکرێت و یعنی حکومەت لێمان وەربگریت و دامن بکەم. ئیدارەی سۆران ناوچەیەکی گرنگی کشتوکاڵیە، بەڵام گرنگی نەدانی حکوومەت بە چاکردنی ڕێگاوبانی ناوچە کشتوکاڵیەکان و پاڵپشتی نەکردنی جوتیاران وای کردووە کەرتی کشتوکاڵی ئەو بایەخە گرنگە لەدەست بدات کە ببێتە سەرمایەکی گرنگ و جێگای داهاتەکانی تر بگرێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.